لە کەلارم ناوەندی ئیدارەی گەرمیان ئەو شارەی دوێنێی لە ئەمڕۆ ناچێت و سبەینێشی بە هەمان شێوە لەمڕۆ ناچێت. ئاستی پێشکەوتنی ئەم شارە لە ڕووی پرۆژەکان و وەبەرهێنانەوە بە جۆرێکە کێبڕکێ لەگەڵ کاتدا دەکات. چیرۆکی پێشکەوتنی کەلار چیرۆکێکی سەرسوڕهێنەرە و من ئەم چیرۆکەتان بۆ دەیگێڕمەوە. کەلار ناوەندی ئیدارەی گەرمیانە و یەکێکە لەو شارانەی کە ناسروشتی گەورە بووە و ناسروشتی گەشەی کردووە. ئەوەش بۆ هۆکارگەلەیەک دەگەڕێنرێتەوە. ئەم بەهێزی شاری کەلار بە جۆرێکە سنووری ئیدارەی گەرمیانیشی گرتوتەوە. ئەگەر شیکاریەکیش بۆ ژماری دانیشتوانی کەلار بکەین دەبینین لە ساڵی 1975 ژمارەی دانیشتوانی تەنها 10,000 کەس بووە، بەڵام دوای 50 ساڵ لە ساڵی 2025دا ژمارەی دانیشتوانی کەلار بۆ 264,947 کەس بەرز بۆتەوە. بەمەش ژمارەی دانیشتوانەکەی بە ڕێژەی 2550 لە سات بەرزبوونەوەی بە خۆیەوە بینیوە. گەشەکردنی ژمارەی دانیشتوان لە هەر جێگایەک ئەریکی حکومڕانان قورس دەکا، بەڵام کاتێک کەلار دەبینیت ئاستی گەشەی خزمەتگوزاریەکان و پرۆژەکانیش بە جۆرێکن کە هاوشانی گەشەی دانیشتوانەکەی بووە. بۆ دەستپێکی ئەم بە دوواداچوونەم لەبارەی ئاستی گەشەی گەرمیان و شاری کەلار دەچمە ئیداری گەرمیان و لەگەڵ سەرپەرشتیاری ئیدارەکە گفتوگۆیەکی وردەکەین. لەبارەی گەرمیانەوە پرسیارم زۆر هەن و وەڵامەکانی وەردەگرم. بۆ پێی کە تۆ کەسی یەکەمی ئیداریت لە گەرمیانە، ئاستی پێشکەوتنەکانی گەرمیان چۆنە بینی و بەهێزی گەرمیان لە چیا بینی؟ بێگومان گەرمیان ناوچەیەکی گرنگە لە هەموو ڕوویەکەوە، ئەم بۆ هەرێمی کوردستان و هەم بۆ عێراقیش، تەنانەت بۆ کۆماری ئیسلامی ئێران لەبەرەوە پێگەیەکی جوگرافی باش هەڵکەوتووە و لە هەمان کاتە ناوچەیەکی بازرگانی و ئابووریە. بەو پێەیە کە گەرمیان ئەڵێن پێگەیەکی ئابووری باشی هەیە، لەبەر ئەوەی ئێمە لەگەڵ کۆماری ئیسلامی ئێرانە مەرزێکی نێودەوڵەتیمانەیە و مەرزێکی گەورەشەوە بە ئەترافی ئێرانەکان زۆربەی هەناردەکردنەکانی نانەوتی لە مەرزی پەروێزخانەوەیە. ئەمە وای کردووە کە گەرمیان لە ڕووی ئابووریەوە جوڵەیەکی بازرگانی و هەلێکی کاری باش بڕاستەیە بۆ ناوچەکە و گەرمیان خۆتان ئەزانن بۆتە هۆی پێشکەوتنی ئابووری کۆمەڵایەتی سیاسی فەرهەنگی تا دوایی. ئەمە جگە لەوەی کە ڕۆژ بە ڕۆژ لە ڕووی دانیشتوانەوە و لە ڕووی مەساحیشەوە فراوان ئەبێت و ڕۆژ بە ڕۆژ سنووری شارەوانەکان ئێمە فراوانەکەین کە خۆی بینێتەوە لەوەی کە پرۆژە جیاجەکان و خزمەتگوزاریەکانی تیاجێ بەجێکرێت. گەرمیان خاوەنی پایەیەکی زۆری بەهێزی ئابووریە. پیشەسازی یەکێکە لەو کەرتانەی کە لە ناوچەکە گرنگیەکی زۆری پێدراوە و گەشەیەکی باشی کردووە و پلانی زۆریش بۆ ئەو کەرتە ئامادە کراوە. سەرتا باسێکی پیشەسازی و بازرگانی بکەین لە گەرمیانە ئاستی چۆنەوە زۆر جا بازەوە ئاکرێت تا ڕادەیەک ڕەنگە کەلار و گەرمیان وەکو پایتەختی پیشەسازی هەرێمی کوردستان تەماشا بکرێت. ئەمە لە چیەوە هاتووە؟ بە هەمان شێوە لێرە گەشەیەکی باشی بەخۆی بینیەوە لە ڕووی پیشەسازیوە. جا پیشەسازی با بڵێن خۆراکی بێ، وەکو ئێمە لێرە چەندین کارگەی گەورەمان هەیە بۆ شیر و ماست و پەنیر و گاوداری و بەرهەمە شیرەمەنیەکان کە لێرەوە هەناردەی خواروی ناوەڕاستی عێراقە کرێت. لە هەمان کات تا پرۆژەی پیشەسازی دیکەمان هەیە وەکو کارگەی ئاسن و بەرهەمهێنانی پۆلی ئەسیلین و چەندین شێوازی تری پیشەسازی تر کە بە هەمان شێوە هەناردەی خواروون ناوەڕاستی عێراقە کرێت جگەل لە هەرێمی کوردستان. ئەمەیش ئەم گەشە سەردنی پیشەسازیە بەردەوام خاوەن کارگەکانیان سەرمایەدارەکان و ئەوانە دێن کاری بزنسەکەن و بەردەوام کارگەی نیوە و ئێمە وردە شاری پیشەسازی گەورەتر دروستەکەین.
وێڕای ئەوەی نزیکەی 1 دەیە لە هەرێمی کوردستان خەیرانی دارایی هەیە و دامینکردنی بودجە بۆ پرۆژەکان قورس بووە، بەڵام گەرمیان ڕوبەڕووی ئەو دۆخە بۆتەوە و نێهێڵدراوە ناوچەکە بێ پرۆژەی خزمەتگوزاری بێت و ئەوە ژوای کردووە کە دەستی خزمەت بگاتە شار و شارۆچکە و گوندەکانی گەرمیانیش. لەگەڵ فراوانبوون و گەورەبوونی گەرمیان و بە تایبەت ناوەندی گەرمیان کە شاری کەلارە، چۆن فریاکەوتونەوە هەموو پرۆژەیە هاوشانی فراوانبوونەکەی جێبەجێ بکەن پرۆژە خزمەت گوزارەکان؟ ڕاستی ئەوە یەکێکە لە ئەو گرفتانەی کە شان بەشانی گەشەکردنە کە ینی ئەو پێشکەوتنە ئابوووریە سڵاعیە تا دوایی لە هەمان کاتا قەیرانی دارایی هەرێمی کوردستانی گرتووە گەرمیانش بەدەر نەبووە لاوە. بۆ ئێمەسە چەندین پرۆژەمان هەیە لە باری ڕێگەبان، شارەوانی، پەروەردە، تەندروستی. پرۆژەی زۆرن، نزیکەی 100 پرۆژە ئێستا لە جێبەجێکردنایە. ئەم پرۆژانە بێگومان پێویستیان بە تەمبیل و پێویستیان بە پارەی کاشە. گرفتمان زۆر بۆ دروستە بێ، بەڵام بە خۆشحاڵیەوە بە پێی پلانێک لەگەڵ بانقی مرکزی وەزارەتی دارایی و بە تایبەتی جەناوی کاکوات تاڵەبانی زۆر هاوکار و پشتیوانمانە وامان کردووە کە پرۆژەکان نەوەستێ وردەوردە ئەو پرۆژانە بچنە بواری جێبەجێکردنەوە بە تایبەتی پرۆژە خزمەتگوزارەکانی ئەوەی کە پێویستن بۆ هاوڵاتیان لە ئاوە، لە کارەبایە، لە ڕێگەوبانە. ئەوە جێ خۆشحاڵێ لە ئێمە گوندێک نەماوە لە گەرمیان کارەبای نیشتمانی پێنەگا و ئێستا دەستمان بردووەتە ئەوەی کە خزمەتگوزارەکان بۆ لادیەکان بە تایبەتی لە ڕابردووە گرفتی ڕێگەوبانیان هەبووە و خۆشتان ئەزانن ڕێگەوبان ژێرخانی ئابووریە و ئینجا بە گوندەکانیش دیسان ئەتوانم بڵێم دروستکەری ژێرخانی ئابوورین و تەسویقیشە بۆ ناوشار کە ئەگەر ڕێگەوبان نەبێ ئەبە گرفت دروستە بێ و ئەو پرۆسەیەش بە سستی یاخود بەخراپی بەڕێوەچێ. بۆیە ئێستا ڕێگەوبانی گوندەکان زۆر گرنگی پێدراوە و زۆر شەچێتە بواری جێبەجێکردن. کەواتە قەیرانی دارایی لەم چەند ساڵەیەم دواییە ڕەنگە کاریگەری هەبوو بێ، بەڵام پرۆژەی ڕانەگرتووە لە ئیدارەی گەرمیان و با بڵێن بەگشتی لە گەرمیانە. بەڵێ ئەتوانم بە سوپاسەوە بۆ هەموو خەڵکی گەرمیان، بۆ فەرمانگە حکومیەکان، بۆ بەڵێندەرەکان، بۆ بەزنسمانەکان توانیمانە تەحەدای ئەو واقعە بکەین، یعنی تەحەدای بارودۆخی دارایی و قەیرانی دارایی کراوە بۆیە گەرمیان گەشەی باشی بەخۆ بینیوە. ڕۆژ بە ڕۆژە بینین لە کەلار پرۆژەی چاکە کرێەوە بەرەو پێشچوون هەیە. ئەمەوێت لە زاری تۆ بزانم لە ئێستەیە دۆخی کەلار لە ڕووی پرۆژەکانی خزمەتگوزاریەوە چۆنن گەیشتۆتە چاسی؟ زۆر بەخێر بیان، زۆر سپاس بۆم دەرفەتە. خۆشبەختانە لە کەلار ماوەی ئەم 4-5 ساڵی کۆتاییە بە تایبەت پرۆژێکی زۆر باش کراوە و تەرکیز کراوە لەسەرەوەی کە بتوانین خزمەتگوزاریەکان لە ئاستێکی زۆر باشە پێشکەش بکەین. بۆ نمونە پرۆژەکانی ئاوەڕۆ ئێستا ئەو گەڕەکانی کە هەمانە تقریبان 95 ئاوەڕۆی بۆ تەواو کراوە. ئەوەی کەماوە تۆ 15% هەندێک تجاوزات هەیە، ئەوانیش لەوەیە کە چارەسەر بکرێ و بە شێش تەواو بکەین و هەروها لە ڕووی ئاو با بڵین ئاویش بە هەمان شێوە کێشەی نییە. لەگەڵ لە ڕووی سەوزایی و خۆشبەختانە پێشکەوتنێکی باش کراوە، هەرچەنە ئێمە لە کەلارە لە منتقەیەکی زۆر گەرمین ئەکرێ با بڵێن نەتوانرێ زۆر شت بکرێ، بەڵام خۆشبەختانە ئەبینی شەقامەکان تونێڵی سەوزی باشی تایە و خۆشبەختانە ڕوبەرێکی سەوزایی زۆر کراوە. هەرچی لە ڕووی شەقامەکانەوەیە، شەقامەکان خۆشبەختانە ئێمە پێشتر بەرنامەیەک باشمان بۆی دانا کە بتوانین لە سێ ئاستایش بکەین، با بڵێن هەم ئاوەڕۆ، هەم سەوزایی، هەم شەقامەکانیش بە یەک ئاست. خۆشبەختانە ئێستا شەقامێکی زۆر باشی ئەتوانین بڵین شەقامە دووسایدەکان بە شێوەیەکی گشتی لە ئاستێکی زۆر باشە جێبەجێ کراوە و ئێستا لەسەر بەرنامێکی شەکەین کە بتوانین هەموو ماڵێک تەنها 200 متر یان 150 متر لە قیرەوە دوور بێ. بۆیە شەقامە سەرەکیەکانی ناوگەڕەکانمان دەست پێ کردووە و زۆربەی ئەوانیشمان تەواو کردووە و بەرنامەیشمان هەیە لە داهاتووە بەپێ و داهاتانێک کە لە بەردەستایە ئەو کێشانیشە چارەسەر بکەین، پاشان بڕۆین بۆ ئەوەی کە گەڕەکان بە تەواوی هەموو یاقی بکەین یا کۆنکریتی بکەین. بازەوە کرێت کە کەلار شەقامی سەرەکی نەماوە دووسایت نەبێ، ئەمە چۆن گەیشتن بۆ ئاستە باشە لە دروستکردنی دووسایت؟ ئەوەی کە هەیە ئێمە لە 2010 بوو تقریبان سەرقاڵ بووین بۆی کە پرۆژەکانی ئاوەڕۆ و خزمەتگوزاریەکانی ئاوەڕۆ هەمووی تەواو بکەین، بەڵام
دوای دراسەکردنێک بەتایبەت ئەو کاتە پرۆژەکانی باوڵین پارێزگای سلێمانی زیاتر بوون گەیشتنەوە قەناعەتی کە بێت بیکەینە سێ بەشەوە بەشێکی سەوزایی بەشێکیش لە باوەڕۆکان بەشێک لە شەقامەکان بۆیە بەو دراسەکردنەوە بۆ ئێستنتاژە گەیشتنەوەی کە خۆشبەختانە ئەو بەرهەمەوان دەستکەوە کە ئێستا کە زۆربەی زۆری شەقامە دووسایدەکان بە کوالیتێکی زۆر باش جێبەجێ کراوە و لە ئایندەشا بە هەمان شێوە بەردەوامبی. باشە ئێستا با بڵین باسی ساڵی 2025 کرد لە 2025دا چەند پرۆژە تەواو بوون و ئێستا کە من و تۆ قساکەین چەند پرۆژە چالاکن و لە کارە؟ بەڵێ ئەوەی کە هەیە ئێمە تەمان باسی داهاتەکان بکەین ئێمە سەرچاوی داهاتەکانمان ئەوەی کە 15% کە لە داهاتی شارەوانیەکانە کە ئەمریکی لە هەیە کاتوانین جێبەجێ بکەین خۆشبەختانە پێشتریش باشمان لەسەری کردو ئەم ساڵیش بەردەوامین ئەم ساڵ سێ پرۆژەمانەیە لە بەردەسا ئەوەی پرۆژەیەکیان تەواو بووە کە شەقامێکە لە گەڕێکی گۆران بەڵام دوو پرۆژەی ترمان هەیە ئەویش نۆژەنکردنەوەی پردی گۆران و پردی بەردەسوورە ئەمریکای نهاتوتۆ لەگەڵ پرۆژێکی ترایە ئەم سێ پرۆژەمان لە بەردەسای وەکو داهات بەڵام ئەو شێوازەی ترە کە داهاتمان دەستکەوتووە خۆشبەختانە ئەو پرۆژە استثماریانی کە ڕویان کردووە کە نزیک ئێستا 20 پرۆژەی استثماری هەیە لە کەلارە لێوبەرهێنان لەگەڵ ئەوەی کە پرۆژەی خۆیان دروست کرد و خۆشبەختانە ئامادە بوونە خۆبەخشانە شەقام و پرۆژەی تریان بۆ شاری کەلار دروست کردووە و ئەمەیشە بۆتەوەی کە پرۆژێکی زۆر لە بەردەستاوێ بۆ منە لە بەردەسا ئێستا تقریبان زیاد لە 10 پرۆژەی ئەم ساڵ تەواو بوونە و لە تەواوبووندان لە 10 پرۆژەی خزمەتگوزاری لەوانە بۆ منە شەقامی کوردستانە کە بەرەو گەرمیانستی ئەڕوا بۆ شەقامی سەتی لە ئایندەدا ئەڕوا و هەروەها شەقامەکانی بڵێن تەنیشتی ڕۆیاڵەوە لە تەواوبووندایە و شەقامەکانی تەنیشتی بڵێن شەقامی ئارام لە تەنیشتی مزگەوت بخاری با لێرە کە بەدایە بین و هەروەها شەقامی با بڵێن تەنیشتی پرۆژەی کەناری سیروان ئەم شەقامانە هەر هەمووی کە خزمەتگوزارین و لەسەر داهاتی با بڵێن مستەثمرەکان خۆبەخشانە جێبەجێیان کردووە لەگەڵ ئەوەی شا پرۆژەی استثماریشمان هەیە کە گەشتیاریشمان هەیە کە پرۆژەی کۆرنیشە کۆرنیشی سەر سیروان کە نزیکی 10 کیلۆمەترە خۆشبەختانە ئێستا لە زۆنی دووە کە ئیشی لێکرێت کە بریتێ لە شەقام و لە شوێنی سەوزایی بۆ پشووی هاوڵاتیان و لەسەر کەناری سیروانیش کۆرنیشە دروستەکرێت و ئەمە هەمووی دەبێتە هۆیەوەی کە خۆشبەختانە لە کەلارە ئەو پێشکەوتنەی کە بەرچاوبینێ لەوە سەریگەن لەم چەند ساڵەیەم دوایەیە بینیمان کە قەیرانێکی زۆر لە هەرێمی کوردستانەیە چی وای کرد ئەم پرۆژانە لە کەلار بەردەوام بن چی وای کرد کەلارم پێشکەوتنە لە ئاستی پرۆژە خزمەت گوزارەکان و ئەوەی کە بێتە ناو کەلارەوە دەبینێت کەلار چەند پێشکەوتنی بەخۆیە بینیوە چی وای کردەمە بەدەست بێت حتمما خۆشبەختانە وەکو سەرۆکی شارەوانی لەگەڵ ئەو ستافی کە لە بەردەسای لە شارەوانی لە ستافی هونەری لە ستافی ئەندازیاری دائیمان ئیشمان لەسەرەوە کردووە کە بتوانین یەک بە پێی پلانیش بکەین و پلانمان هەبێ و دویش بە کوالیتیش بکەین خۆشبەختانە هەرچەند کەلار ماستەر پلانی نییە بەڵام ئێمە توانیمانە ئەوەی کە پێویست بێ ماستەر پلان بەرهەمی بێنین بۆ نمونە کۆنتاکتکردن لەگەڵ زانکۆکانە کۆنتاکتکردن لەگەڵ نووسینگەی کە لە ئاستی بەرزان و نەخشەی جوان بۆ پرۆژەکانەکەن بۆ یابینی ئێستا و شوێنانی کە بۆ سسمار بۆ پرۆژە سمارەکان دانراوە نیشتەجێ بوون هەمووی بە شێوازێک کراوە کە لەگەڵ ماستەر پلانی ئایندەدا بگونجێ و شەقامەکانی ئایندەی کە کردومانە هەمووی شەقامی 40 مەتری و 60 مەتری و 100 مەترین بۆی کە لە ئایندەدا ئەو کرفتانی کە ئێستا هەیە ئەوانەمان لە بەردەستانە بێ و حتمما بە هاوکاری هاوڵاتیان لە شاری کەلار و بە هاوکاری مستەثمرەکان و بە هاوکاری بەڵێندەران خۆشبەختانە توانیمانە هەرچەند قەیرانە بتوانین ئەو پرۆژانە لە ئاستێکی باش و بە شێوازێکی باش پێشکەشی بکەین. لا گەرمیان زیاتر لە 100 پرۆژەی وەبەرهێنان هەن کە سەرمایەکانیان ملیاران دۆلارە هەروەها لە گەرمیان ئەوانەی کە پرۆژەی خزمەتگوزارین و کاران ئێستا لە کاردان ژمارەیان زیاترە لە 100 پرۆژە ئەمە ژوای کردووە کە کەلار کەناوەندی گەرمیانە و گەرمیان خۆی بێ پرۆژە نەبێت. سەبارەت بە پرۆژەکانی ژێرخان پرۆژەی دوورمەودان و ژێرخانی شارەکەن ژێرخانی کەلار چۆنە چی بۆ کراوە؟ ئەگەر لە ڕووی خزمەتگوزارە باسیکەین وەکو باسمان کرد ئەو پرۆژە خزمەتگوزارانەی کە پێویستە وەکو ئاوەڕۆ ئیشی لەسەر کراوە بەڵام ئێستا ئێمە وەکو باسم کرد کۆنتاکتمانەیە لەگەڵ زانکۆکان کۆنتاکتمانەیە لەگەڵ
کەسی پسپۆر لەو بواراندا ئێستا شارەوانی کەلاروە تاوان لەسەر با بڵین فەرمانێکی یاسایی کە لە ڕێی پەرلەمانەوە دەکراوە لەگەڵ وزارەتەوە تەزبیت کراوە کە بێ پرۆژە سیتیەکان هەر هەمووی بە میکس بێ بە کۆمپاوند نەبێت بڵێن بە دوو خەت بێت ئاوڕۆ و ئاوی سووک و قورزیا بکرێتەوە و هەروە محەڵی معالج دروست بکرێت خۆشبەختانە لەگەڵ بەرهێنانە ئێستا ئیشمان لەسەرەوە کردووە مامۆستایان ستی با بڵێن ئیشی لەسەر کردووە کە ئێستا خۆشبەختانە محەڵی معالجە دانراوە یەکەی چارەسەر کە ئاوی ئاوەڕۆ ئەپاڵێ بێت و ئەو کێشەشمانە با بڵێن چارەسەر کردووە کە ئیتر جارێکی تر ئاوی با بڵێن ئاوەڕۆ نەخێن ناو سیروانەوە و بۆ کەلاریش بەرنامە هەیە کە ئیشی لەسەر بکەین ئەگەر داهات لە بەردەستابێ بۆکو دیزاین ئێمە ئیشی لەسەر بکەین لەمە دووە هیچ پرۆژەیەک نابێ ئاوی ئاوەڕۆی بڕاتە ناو سیروانەوە بە شێوەیەکی تر بێ جیا بکرێتەوە لە ڕووی با بڵێن پیشەسازی و لە ڕووی مامەڵەکردن لەگەڵ ئۆتۆمبیلی بارهەڵگەکانە هیچ لەسەرەوە کراوە لەگەڵ ئەو بەرهێنانە پرۆژەیەکمانەیە کە نزیک 3000 ئۆتۆمبیلی هەڵەگرێ جێ بێتۆتیایە و لەگەڵ هەموو سێڤایزیەکە و خۆشبەختانە ئیش لەسەر کراوە ئێستا لە کۆتایی با بڵێن شەقامی شەستی لەو دی و پیشەسازیەوە گەڕێکی پیشەسازیەوە ئیشی لەسەر کراوە ئەو پرۆژەیەکی لە پرۆژە گەورەکان چکە وەکو وەزانین بەهۆی ئەوەی هەڵکەوتی شاری کەلار نزیکە لە مەرزەکانەوە ئۆتۆمبیلێکی بارهەڵگەری زۆرتیایە کە ئێستا لە سنتەری شارەکانان و کێشەی دروست کرد ڕاستی ئەوەش کێشەی چارەسەرەکەین وەکو باسیم کرد بار هەڵگەرەکان گەڕێکی پیشەسازی گەورەتر دروست ئەکرێ ناوچەی پیشەسازی ئەمیشە هاوکاریمانە بێت بۆی کە ئەو جەنجاڵەی کە دێتە ناو شارجار وایە دوور بکەوێتەوەیش. ئەوەی کە لە گەرمیانە ئەیبینن ماندووبوونێکی زۆر دوای ماندووبوونێکی زۆر هاتووەتە بەرهەم یەکێتی نیشتیمانی کوردستان لەم سنوورە کە حکومڕانە خزمەتێکی باشی بە هاوڵاتیان کردووە و لە ڕووی ئاوەدانیەوە ئاوڕێکی باشی لە گەرمیان داوەتەوە ئەمە جێی خۆشحاڵیە بۆ گەرمیانەکان و بۆ ئێمەش ئێوە خۆتان نەزانن گەرمیان بەهۆی سیاسەتە چەپەڵەکانی بەعسەوە وێرانەیەکی تەواو بوو لە دوای ڕاپەڕینەوە ئەتوانین بڵین لە ڕووی ژێرخانەوە سفر بوو لە دوای ئەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان دروست بوو دوای ئەوە دەستی ئاوەدانی گەشتە ئێرە کۆمەڵێ پرۆژەی استراتیژی گەورە کرا هەر لە گەرمیانە چەندین پۆند و بەنداو کراوە لەوانە بەنداوی باوە شاسوار هەروەها زانکۆ دروست کراوە زانکۆی گەرمیانمان هەیە زانکۆی پۆلۆتەکنیکمان هەیە جگە لەو هەموو ئاوەدانەی کە ئەیبینە لەو پرۆژە استراتێژیە گەورانەی کە لە سنوورەکە هەیە لەو سەردەمەی کە ئێمە قایمقام بووین بە هەماهەنگی لەگەڵ قایمقامێتی کەلارە داوامان کردووە و لەسەر پێشنیار و داوای ئێمە زانکۆی گەرمیان دروست کراوە کە خزمەتێکی بەرچاوی بەڕاستی بە سنوورەکە کردووە تا نەزان کە فری بە حکمی ئەوەی کە بەردەوام لە ژێر هەڕەشەی وشکە ساڵیایە کێشەی کەمئاوی هەبووە ئێستا لە دوای جێبەجێکردنی ئەو پرۆژەیە ساڵانە کە ئاوێکی باش گلەداتەوە ئەم ئاوی ژێرزەوی زیادی کردووە ئەم کێشەی کەمئاوی چارەسەر کردووە ئەمانە هەموو ئەو پرۆژانن جگە لەو چەندین پرۆژەی تریشەیە ئەوەی کە من باسیەکەم ئەمە بەرچاوەکانن کە خزمەتێکی زۆر باشی بە هاوڵاتیانی سنوورەکە کردووە. هەرچەندە بەراورد بە ناوچەکانی دیکەی هەرێمی کوردستان گەرمیان درەنگتر دەستی بە پرۆژەکانی وەبەرهێنان کرد بە تایبەت لە بواری خانوبەرە بەڵام لە ماوەی 4 بۆ 5 ساڵی ڕابردوودا پرۆژەکان بە جۆرێک لە گەرمیان گەشەیان کرد ناوچەکەیان گۆڕیوە بە تایبەت لە کەلار پرۆژەکانی وەبەرهێنان ڕۆڵی گەورەیان بۆ شارەکە هەبووە لە چەندین ڕووەوە لەوانە دابینکردنی کار جوڵەی بازار ئاسانکاری بۆ هاوڵاتیان بۆ ئەوەی ببن بە خاوەنی یەکەی نیشتە جێبوونی خۆیان و چەندین سوودی دیکەی استراتیژی. لەم چەند ساڵێم دوایە بینیمان پرۆژەکانی وەبەرهێنان لە گەرمیان زۆر بە خێرایی گەشەیان کرد. ئێستا ئاستیان چۆنەوە تا چەند ڕۆڵیان هەبوو لە پێشخستنی گەرمیان. باڵ پرۆژەکانی وەبەرهێنان ڕۆژ بە ڕۆژ لە گەشەکردنایە و بە تایبەتی ژمارەیەکی زۆر کە لە نیشتەجێبوون چۆبواری جێبێژەکردنەوە پێشتر ئێمە گرفتی نیشتەجێبوونمان هەبەوە واتە ئەزمەی سەکەن هەبووە لە گەرمیانە و هەر بۆیە خۆتان ئەبیسن گرانترین نرخی زەوی لە گەرمیان و کەلارا بووە سەرباری ئەوەی نزیکەی زیاتر لە 20 تا 22,000 یەکەی نیشتەجێبوون لە ماوەی چەند ساڵی ڕابردووە چۆتە بواری جێبەجێکردنەوە
بەڵام هێشتا هەر پێویستە بەوەی کە یەکەی نیشتەجێبوون دروست بکرێت شان بەشانی ئەوە پرۆژەکانی دیکەی سناعی و کشت و کاڵی و جۆرەکانی ترتانانت گەشت و گزاریش لە واری وەبەرهێنانە چۆتە واری جێبەجێ کردو چەندین مۆڵ و مارکێت و پرۆژەی گەشتیاری لە ڕێگەی وەبەرهێنانە چۆتە واری جێبەجێکردن بۆیە دیسان ئەوە سێکتەرێکی ترە بۆی کە گەرمیان گەشەکە. لە گەرمیان ئێستا ژماری پرۆژەکانی وەبەرهێنان زیاترن لە 100 پرۆژە. لە کاتێکدا لە ماوەی کەمتر لە 4 ساڵدا 80 لەو پرۆژانە دەستیان پێکردووە. لە کۆیە و 100 پرۆژەیەش 25 لە 100یان پرۆژەی خانوبەرە و نیشتەجێبوونن و 40 لە 100یان پرۆژەی بازرگانین. ئەو ڕێژانەی دیکەش دابەشبوون بەسەر پرۆژەکانی پیشەسازی، کشت و کاڵ، گەشتیاری و کۆمەڵگەی پەروەردەیی. تۆ لە پێگەیەکی کە بەرپرسیارەتی تەیە وەکو بەڕێوەبەری گشتی وەبەرهێنانی گەرمیان لەم چەند ساڵێم دوایگەر هەڵسەنگان نێ بۆ گەرمیان بکەی ئاستی پێشکەوتن گەشەپێدانی گەرمیان چۆن بینی؟ ئێمە لە 2016 وەکو گەرمیان بووین بە خاوەنی بەڕێوەبەرایەتێک لە گەرمیانە و لە 2021ەوە کۆتایی 21 بووین بە بەڕێوەبەرایەتی گشتی. لە پێش ئەو 15 ساڵی ڕابردووە توانین بڵێن کەمتر لە 20 پرۆژەمان هەبووە لە کۆی سێکتەرەکان. بەڵام ئەوە جێی دڵخۆشیە لە 4 ساڵی ڕابردووە ئێمە توانیوان 80 پرۆژە لە گەرمیانە جێبەجێ بکەین کە ئەم ژمارەیە بە شێوەیەکی بەرچاو زیادی کردووە هاتوونێتە مستەوایەک و لە ڕووی گەشەکردن کە ئێستا ئێمە توانین ڕکابەریم پارێزگای دوهۆک بکەین لە کۆی دەستەوە بەرهێنانیشت 8 بەڕێوەبەرایەتیمان هەیە بە پێی جوگرافیا تەوزیع کراوە. ئەوەی جێ دڵخۆشی ئێمە ئێستا ڕکابەری پلەبەندی سێمەکەین ئێستا لە چوارەمین شەڕی سێمەکەین لە ڕووی گەشتێ. لەم چەند ساڵێم دواییە کوردستان بۆکو پاکێژێک سەیری بکەن بە گشتی لە قەیران هەبووە. چی وای کردووە کە گەرمیان پرۆژەکانی بۆ چوارە هێندە بەرز کاتەوە و ئەو ژمارە زۆرە پرۆژەی هەبێ و لە ڕوویەوە بەرهێنانەوە پێشکەوتنە گەورە بەخۆیەوە ببینێ؟ لە ڕاستیە بەشێکی یەگەڕێتەوە بۆ فاکتەری ئەساسی خۆی ئەو بنیە تەحتی کە هەیە و ئەو شوێنە جوگرافی کە خەڵکەوتە جوگرافیەکەی وای کردووە هۆکارێ سەرەکی بێ بەدەر لەوەشە هەمانگی بەڕێوەبەرایەتیەکان یا ئیداری خۆجێتی سنوورەکە کە وەکو سەرپەرشتیار دواتر وەکو شارەوانی یا خاوەن جەویەکان وەکو کشت و کاڵ ئەمانە هۆکارێکی باش بوون و توانیمانە هەماهنگێکی باش بین بتوانین زۆرترین خەڵک بتوانێت سوودمەند بێت لەوەی کە بتوانین لە گەرمیان پرۆژە بکات. لە ئاستی هەرێمی کوردستان زۆر چاو لەسەر گەرمیانەوە وەکو ناوچەیەکی بازرگانی یاخود بۆوە بەرهێنان وەکو ناوچەیەکی زیندووە بینرێت. چی وای کردووەم زیندوێتی هەیە بە گەرمیان؟ ئەوەی جێی دڵخۆشیە لە گەرمیانە ئەگەر دەسوو سامانی ئاو باس بکەی ئەمە هیچ کێشەیەکمان نییە لە ڕووی زەوی کشت و کاڵیە هیچ کێشەیەکمان نییە وەکو باسم کرد بۆ جوگرافیەن لە ڕووی بازرگانیەوە زۆر حاڵەتێکی وەزعێکی زۆر باشمان هەیە مادەکان زایەکانیش لە ڕووی پیشەسازیەوە هەموو لێرە بەردەستە ئەمانە هۆکار بوون بۆ تەشە نەکردن و بۆ ئەوەی بە جیاواز ببیرێت. سەبارەت بە ڕاکێشانی دەستی وەبەرهێنی بیانی تا چەند هەنگاوتان ناوە بۆ ئەوەی گەرمیان و شاری کەلار بکەن بە ناوەندێک وەبەرهێنەری بیانی لە وڵاتانی دیکەوە بێنن پارەکەی لێرە وەبەرهێنانی تیا بکە؟ بێگومان ئێمە هەوڵی تەواومانداوە لە هەر کۆڕکۆ بنەوەتە جەمع یار ئیڤێنتەکە کە دروستە بێ هەوڵە دێنێ و کەسانێک کە باسی کاری سەرمایە گوزاریەکەن لە ڕووی کۆمپانیاوە لەگەڵ یانە تەعامل بکەین و دانیشین و بەرچاوڕوونی تەواویان بینێ کە تەعریفەیەکی گەرمیانیان بە شێوەی خۆی بۆ بکەین کە بتوانین لەگەڵیشە پاڵپشتی بین هەرچەندەوەی جێ دڵخۆشی ئێمە لە یاساکەشمانە پاڵپشتی تەواو ئەکرێت وەبەرهێنەری بیانی لە ڕووی ئەفای گومریکیەوە لە ڕووی ئەوەی بتوانێت زمانی حقوقی خۆی بکاتەوە بتوانێت سەرمای خۆی بگوێزێتەوە بۆ شوێنی کە لێوە هاتووە لەگەڵ ئەوەشە تا ئێستا لە ڕاستیە خەڵکی هاتووە پرۆپۆزەڵ وشتی تەقدیم کردو بەڵام نەگەشتونەتە ئەو نەتیجە کە ئێمە چاوەڕوانی. باسێکی ژینگەی وەبەرهێنان و کاری بازرگانیمان بۆ بکە لە گەرمیانە تا چەند ژینگەیەکی لەبارە و تا چەند زەمینە سازە؟ گەرمیان بەکو باسم کرد پێشووتریش زۆر لەبارە لە ڕووی ژینگەی بازرگانیەوە چونکە بە دلیلی ئەوەی ئەبینینەوە زۆرترین پرۆژاتی بازرگانی لەم سنوورەیە بەدەر لە مەژلەکەەوە لەوە بەرهێنان زۆرترین بازرگانمان لەم سنوورە هەیە بە بەراورد بە هەر شوێنێکی تر لە هەرێمی کوردستانە چونکە
کۆمەڵێ دەرەچەی باشمان هەیە کە بێتە هۆکار کە بتوانێت ئیشکرێت ئەمن و ئەمانەتەکەی لە سەروی هەموو بڕاستی ئەمە هێڵی تەماسی نەوعانما زۆر کات ینی وڵاتەکانی دەرەوەش بە هێڵی سووریان داناوە گەرمیان بەڵام ئەوەی جێ دڵخۆشیە خەڵکی بیانیش لێرە کە توانێتی بازرگانی کردووە هیچ کێشەیەکی بۆ دروست نەبووە. لە ڕاستیە کەلار شوێنێکە ئیتر زۆر باسەکری هۆکارەکانی گەشەکردنی بواری یابووری لە سنووری گەرمیانە زۆر کراوە بەڵام من دیارترینیان ئەوەیە کە جوڵە و توانای فێربوونی خەڵکەکەیەتی توانای مرۆیی زۆر دیایە یعنی سە نمونە خەڵکێکی کەلاری ببەرە شوێنێکی تر زوو فێری شتەکانەوە ینی معاملەیەکی بۆ باسکە ژمارەکانی بۆ باسکە یەکسەر ژمارەکان و بۆ لە یەکەداتەوە گەشەکردنی کەلاریش لە ڕاستیە فرەسەرچاوەیە فرەسەرچاوی داهاتە کەلان نمونە خەڵک ڕەنگە ئەمە نەزانێ ناوچەیەکی نەوتیە و دووەمین ناوچەی کشتتوکاڵیە لەسەر ئاسی هەرێمی کوردستان لە دوای پارێزگای هەولێر ینی زیاد لە باخی تایە ئاوی سەرچاوی ئاوی تایە ئەمجار خاوەنی مەرزێکیشە لە ساڵی 2000 لە دوای 2012 لە 1970 هەموو مامەڵە بازرگانیەکانی عراق لە مەرزی پەروێزخانەوە کراوە بەپێی ئەو داتانەی کە لە مەرزەکە وەختی خۆی بڵاو کراوەتەوە لە وەزارەتی دارایی حکوومەت هەرێمی کوردستان یعنی ئەم پارانە خەڵکی کەلاریش باواقعی بین ئیسە پرۆژە هاتووە تۆزێک تووشی هیلاکەت و نەخۆشی بووە وەکوەوەی کەوترێ پرۆژە نامرێ خانوون مڵک نامرێ بەڵام نەخۆشەکەوێ ئیسە نەخۆش کەوتووە لە ڕاستیە بە بۆنەی ئەو قەیرانەی کە لە هەرێمی کوردستانە هەیە بەڵام ئەم فرە سەرچاوی داهاتیە وای کردووە پارەکان خەڵک معمەلی دانەناوە خەڵک لە بواری ترا بەکاری نێناوە چی کردووە هێناوێتی تەنیا لە بواری عقاراتە بەکاری هێناوە یەکێ لە ئەمە خۆی لە ڕاستیشە هەنێ جار قازانجە بە سوودی شارەکە هەنێ جار زەرەریشە لە بواری کشتتوکاڵە ساڵی وا بووە 100 میلیارد مامەڵی بازرگانی کراوە لەیرە بووەتە ترانزێت بۆ ناوچەکانی خوار و ناوەڕاستی عراق پرۆژەکانی وەبەرهێنان بەگشتی تا چەند ڕۆڵیان هەبوو لە پێشخستنی کەلار ئەگەر تۆ باسێکی ئەومان بۆ بکەیت چکە تۆ وەکو وەبەرهێنەرێک ئاگاد لە پرۆژەکانێ چ ڕۆڵێکیان هەبوو بۆ گەرمیان و وەڵاهی ڕۆڵەکەی پێشتری ئێمە من یەک نمونەمان بوو جاران ئێمە وەسای ئەسرۆپۆل لە سلێمانیوە بۆ بمان هێنایە لە بیناکانە ئەگەر لەم شارە لە پرۆژەیەکە ئەگەر ئەسرۆپۆل بکرایە ئەبواە لە سلێمانیوە ئیسە ئاسانترین کەرەستە کە بەکار بێنرێ لە بیناکاریە ئێمە لە هەر کوێتۆگەرەکە وەسامانەیە ئەمە یەکێکە لە توانامە ئەمە هەدەفی خۆی پێکاوە لە بواری دکت و بڕێ وەسائیلی کەرەستەی بواری بیناکاریە هەیە وەسامان زۆرە یعنی وای لێ هاتووە جگە لە هەناردەکردنی ئێمە ئەتوانین سە توانامرۆیەکان لەم شارەوە فێر بووە لە خوارو ناوەڕاستی عراقی شەکە خۆ بەرهێنان تەنها پارەکە نییە تۆ گەنجەکانی شفێری شکەی سەبارەت بە وەبەرهێنەرانی ناوخۆی گەرمیان یاخود وەبەرهێنەرە گەرمیانەکان تا چەند دەستیان هەیە لەم پێشکەوتنەی گەرمیان و تا چەند پاڵپوش بوون بۆی پرۆژەکان نەوەسێ لە گەرمیان خۆی ئەگەر ئەوەی کەلاری بینی بێ لە چەند ساڵی ڕابردوو لە ئێستا بەراوردکاریە بکە پێشکەوتنێکی زۆر گەورە پێوە دیارە لەگەڵ ئاوەدانیەکەی ئەمە بەشێکی زۆریشی ئەگەڕێتەوە بۆ بەرهێنان یان بۆ بەرهێنەر و کۆمپانیاکان بە حکمی ئەوەی ئێمە لە گەرمیانە هاتین داهێنانێکرا بە وەکو خۆی بڵێن بە وجدانەوە کە شارەوانی خاوەنی ئەم بیرۆکەیە بوو نەک بە شێوە یاسا بە عرف وای کرد هیچ پرۆژەیەکی استثماری کە بەپێی قانون وایە مستەسمر پرۆژە وەری گرت زەوەکەی وەرگردوێ بەرامبەرەوەریگرێ بەڵام لە گەرمیان شێوازەکەی گۆڕا هەر پرۆژەیەک درا بە هەر کەسێک ئەو زەوی وەرکرد پێویستە پرۆژەیەکی خزمەتگوزاری لە ئەستۆی خۆی بگرێت و بۆی ئاوەدانکردنەوەی گەرمیان بکە ئەمە وای کرد تا ئێستا ئەوەی تێبینیش یەکەین تەنانەت پارێزگاکان وەکو سلێمانی هەولێری چاولێکەریانە کردو ینی بۆت لە عرفەوە تقریبان بەرەوە چێ بێت بە یاسایی بوون ئەمە هۆکارێکی سەرەکی بووە ئەوەی من ئاگدارم هیچ پرۆژەیەک لە گەرمیانە نەکراوە بۆ بەرهێنان بەبێ ئەوەی پرۆژەیەکی خۆبەخشی خزمەتگوزاری بە ناوچەکە نەکات و ئەوانش کە ئەبینێت چکە لەبەرەوە کۆمەڵ لە شارەوانی خۆی لەم ماوەیە کە باسەکەین توان بڵێن 10 ساڵ ئێمە لە قەیرانێکی دارایی قورسین تەنانەت کێشەی موچێشمان هەیە بەڵام خۆشبەختانە ئەم بۆ بەرهێنانانە هۆبەرهێنەرەکان هۆکار بوونە بۆم ئاوەدانیکە هەیە سەبارەت بە وەبەرهێنەرانی ناوخۆی گەرمیان چ ڕۆڵێکیان هەبووە لە پێشخستنی گەرمیان و کەلارکە ناوەندی گەرمیانە و تا چەند
توانیویانە سەرمایەکانیان بخەنە گەڕ لە پرۆژەکانە. وڵایی کاک پشتیوان پێشووتر وەبەرهێنی گەرمیانی لە ڕاستیە ئەوانەی کە لەیرە ئیشیان کردووە بەرهێنی خۆمان چەند ساڵێکی کەمە ئیشەکرێ پێشتر وەبەرهێنەرانی سلێمانی هەولێر هاتوون لێرە ئیشیان کردووە. یعنی فێری یاساکانی وەبەرهێنان نەبوون، خەریکە فێرە بن. ینی فێربوونەکە لە چیە ئیسە هاتوونەتە ناویشەکەەوە هەمی 4 ساڵە 5 ساڵە ئیشی تیاکرێ. گەشانەوەکەش لە دوای ئەم 4-5 ساڵەوە دەستی پێکردو ئەتوانین بڵێن کاسبکاری ئەم ناوچە پارەکانیانە هێنە دەرەوە ئیشی پێەکەن جاران خەوتو بوو جاران تەنیا ئەیانداوە مڵک ئیسا لە ڕاستیە کە تۆ ئەیهێنی کاسبکارەکانی ئیشکەرەکانی ئەم ناوچە پارەدارەکانی ئەم ناوچە ئیشکەر و پارەدار سوود لە یەکتریە بینن. گەرمیان دەرگای هاتنە ناوەی گەشتیارانی ناوەڕاست و خواروی عێراقە بۆ هەرێمی کوردستان. لە ڕابردوودا زۆربەی ئەو گەشتیارانە تەنها بە گەرمیاندا تێپەڕ دەبوون و کەمتر دەمانەوە. بەڵام دەست بە ژمارەیەک پرۆژە و جێبەجێکردنی پلانێک کراوە کە گەشتیاران لە گەرمیان بێڵێتەوە و کەرتی گەشتیاری ناوچەکە بخاتە قۆناغێکی دیکەوە. ئەزانین گەشتیارێکی زۆر لە ناوەڕاست و خواروی عێراق دێنە هەرێمی کوردستان، بەڵام لە ڕابردووە زۆر جار ڕەنگە تەنها بە کەلارە تێپەڕی بن. چی ئەکرێ لە داهاتوە بۆ ئەوەی ئەو گەشتیارانە لانی کەم چەند ڕۆژێکیان بەشێکی کاتەکەیان لە گەرمیان بەسەر برن؟ قوتانەدان گەشت و گوزار گرنگترین با بڵێن شت بۆ گەشت و گوزار مەسەلەی ئاوە، مەسەلەی سروشتی جوانە و مەسەلەی ئاسانکاریە و ئەمنیەتیشە. ئێمە ئەمانە ئەبینین لە گەرمیانە. جێی خۆشحاڵی بانی ئمە ڕووباری سیروان کە بەناو کەلاراتی ئەپەڕێ ئایندەیەکی باشی ئەبێ لەبەرەوەی سە بەنداوی باوەندۆ لە جێبەجێکردنایە و بەنداوی بەردەسووریش پلان دانراوە و کارەکانی تەواو بووە تەنهاوە ماوە چێتە بواری جێبەجێکردەوە و بجێوە تەرخان کرێت تەوانەوە بجێکی زەبلاحە لەگەڵ جەناوی کاقوبات مسیگەی بەڕێزیان و لەگەڵ وەزیر قسە کراوە بەڕێز وەزیری کشت و کاڵیش هاتە ئێرە سەردانی ئێرەی کرد و پلانمان هەیە بە هەردوو لا لەگەڵ بەغدا کار بۆەوە بکرێت بەنداوی کەلار بچێتە بواری جێبەجێکردنەوە ئەوە کە بێتە ناوچەیەکی گەشتیاری ناوچەیەکی زۆر فراوانی گەشتیاری دڵڕفێن و بەتابەتی ئەو زۆنانی کە ئێستا لە کەلارە هەند زۆنی میکسن هەم گەشتیاری و ئەم بازرگانی و هەم نیشتەجێبوونە زیاتر فراوان ئەکا و گەشەیەکی جوان بەخۆی وابینە جگەلەوەی لە گەرمیان ژمارەیەک پۆندی باشمان بچۆتە بواری جێبەجێکردنەوە پار ساڵ 3 پۆندمان جێبەجێ کرد لە کەلار و کفری و لە ناحەکانی خانەقین و ئەم ساڵیش ئەوە لە ئەندێکی نزیکە دەستەکرێ بە جێبەجێکردنی 3 پۆند ڕەزامەندی 3 پۆندی تریش هەیە کە دێتەوە ئەمە هەمووی لە قەزاڵ ناحەکانە و ئامانە هەم زمینە خۆشەکە بۆ کەش و هەوای منتیقەکەوە بۆ گەشت و گوزار و هەم بۆ جوتیاران سوودی باشی لێ ئەبێنن و ناوچەکە بێتە ناوچەیەکی جوان و گرنگ. پلانەکان بۆ داهاتووی گەرمیان و کەلار گەورن. لە چەند ساڵی ڕابردوودا کاری گەورە و استراتیژی کراون و ژێرخانێکی بەهێز دروست کراوە. بەڵامەوەی بۆ گەرمیانیەکان لە ڕێیە لە ڕووی پرۆژە و بەرەو پێشچوونەوە لە چەند ساڵی داهاتوودا ناوچەکە بە جۆرێک دەگۆڕێت کە نەناسرێتەوە و ڕوئیا و پرۆژەی گەورە بۆ داهاتووی ناوچەکە هەیە. با هەندێک باسی ڕوئیا و پلانی داهاتووتان بکەن بۆ گەرمیان. پلانەکە چییە؟ گەرمیان و کەلار دەگەێنن بە چی؟ بێگومان وەگوتم بەخۆی ئەو گەشەکردنەوە ئەبێ ئێمە پلانێکی فراوانمان هەبێ لە هەموو ڕێکەوە. بۆ نمونە ئێمە زیاتر لە 2300 دۆنمان تەرخان کردو بۆ شارێکی پیشەسازی لە کەلار 2000 دۆنم دیسان تەرخان کراوە لە سنووری قەزای کفری ئەوی شەر بە هەمان شێوە بۆ ناوچەیەکی پیشەسازی کە کارگە و کۆگا و پرۆژەکانی تر لە خۆی ئەگرێت و سەرمایەداران ئەتوانبێن کاری خۆیان تێ ئەنجام بدەن. لە هەمان کاتە بەخۆی گەشەکردنی مرۆیی و پیشەسازی و تەنانەت پەروەردەی و ئەوانەوە ئێمە لە گەرمیان خاوەنی دووزان کۆی حکومین چەندین پەیمانگە و مەحەدی حکومین جگە لە پەیمانگای ئەهلی جگە لە چەندین خوێندنگەی نمونەی ئەهلی
لەگەڵەوەشە بەهۆی ئەو فراوان بوونەوە ئێمە پێشنیارمان کرد و داوامان کرد ناحێ ڕزگاری بکرێ بە قەزا بە خۆشحاڵیەوە ئەویش کراوە بە قەزا. ئەمە لەلایەک و لەلایەکی تر ئێمە ئێستا سنووری شار یاخود شارەوانەکانی کەلار و کفری و ڕزگاری فراوانەکەین. پلانمان ئەوەیە چەندین جادەی با بڵین بازنەیی بە دەور شارە دروست بکەین کە ئێسەیەکێکیان تەواو بۆەوە ئەوە کرابە دووسایتکردن. شقامێکی ترمان ئەبێ دیسان ئەوە گەورەترە بێ و لە سەرەتای شاری کەلارەوە دەست پێەکە تا لە قەزای ڕزگاریەوە پاشان لەوێشەوە بۆ خواروی کەلارەوە بە هەمان شێوە لە شاری کفری سنووری شارەوانی کفری فراوانەکەین هەم بۆ ئەوەی زەوی دابش بکەن بەسەر فەرمانبەرانە و هەم بۆ ئەوەی کە وەگوتم کارگەکان وردە دەچێتە بواری جێبەجێکردنەوە. پلانی باشمان هەیە و لەوەی کە پێشتر کردوانە هیمەتی باشترمان بۆی کردووە ئەویش ئەوەیە کەلار خۆی بە پێی شوێنەکەی تقریبان وەکو سێگۆشەیە کە سێ تەوەری بۆ دروست بووە ئەویش تەوەرێک بەرە و سەی خەلیل تقریبان تەوەری با بڵین بەرە و ئاسی باکوور بۆ نیشتەجێبوون گونجاو و بەرداوامی لەسەرەوە وەکو باسم کرد نەخشەی بۆ کراوە لە ئیسێ ئەفرازی بۆ زەوی بۆ فەرمانبەران لەوێ شوێنی کراوەتەوە و هەمووی ئەو پێویستیانی کە بۆ ماسەپلانێک کرا بۆ نمونە شەقامی 100 دیاری کراوە و هەروە شەقامی 120 دیاری کراوە بۆ کەلار و ئەمانە هەمووی بەرنامەدان نراوە لە هەر بەردەستبوونی داهاتێکا بتوانین دیزایانی و ئامادە بکەین و ئیشی لەسەر بکەین و بە ئاستی با بڵین جنوبە باشوورە تقریبان بۆ پیشەسازی و بۆ کشتتوکاڵی دانراوە کە خۆشببختانە ویشە بەرنامە هەیە کە ئیشی لەسەر بکرێ و ئێستا لە داهاتووە لە ڕێی وە بەرهێنانەوە ئیش لەسەرەوە کرێت کە گەڕێکی پیشەسازی گەورە بکرێتەوە و لە ئاستی با بڵین سیروانیشە بەرە ڕووی سیروان وەکو باسم کرد پرۆژەیەکی زۆر هەیە لەوێ کە ئەویش نزیک 10 کیلۆمەترە ئەویش بەڕۆژەی گەشتیاری کۆرنیشی سەر سیروانە و لە ئایندەدا ئەگەرمانە بە شێوەیەکی بەردەوام بێت و شڵە بۆ هیمەتەیشی لەسەرەکەین کەلار لە قۆناغێکەوە گۆڕێتەوە بۆ قۆناغێکی تر و خۆشببختانە بەردەوامی لەسەر. باز لە پرۆژەیەکە کرێ کە ڕووباری سیروان لە داهاتوە بکوێتە ناوەندی شاری کەلارەوە. ئەم پلانە وەکو شارەوانی ئاگادارن چۆنە و داهاتۆکەی چییە؟ بەڵێ حتما ئەوەی کاکێتە ئەو زیانی کاکەونەوە دیوی ڕووباری سیروان هەندێک شکالی با بڵێن یاسایی ئەوانە هەیە کە ئیشی لەسەر کراوە بەڵام وەکو پلان کە ئێمە لە بۆم دوور مەودا ئیشمان لەسەری کردووە شەقامی 100 مەتریمانەیە کە ئەکەوێتە ئەو دی سیروانەوە و هەروە شەقامی 120 مەتریشمان هەیە تقریبان بەشێکی باش لەوێ چەندگەڕێکی دروستە بێ و ئەو کۆڕنیشەی کە ئێستا بەرنامە بۆی داناوە لەو دیویش بە هەمان شێوە دروستە بێت و ئەو کاتە بەو شێوەی کە باست کرد سیروان ئەکەوێتە تقریبان ناو شاری کەلار و هاوڵاتیان زیاتر سوودی لێبینن. ئەو پلانی کە لە چەند ساڵی ڕابردووە داتان ناوەکو وەبەرهێنان بۆ گەرمیان چەندی بەدی هاتووە ئایا چەند پرۆژە و ئیشی گەورەتر ماوە بکرێ بۆ گەرمیان؟ پلانەکانی ئێمە لە ڕاستیەکەوەی کە دامان ناوە نوعانما بەوەی کە ویستومانەوە دەرچووە سوپاس بۆخوا بە هۆکاری ئەوەی لە گەرمیانە زۆر کات باسی قێرانی نیشتە جیبوو نەکرا باسی گرانبوونی خان و یەکەی نیشتە جێبوو نەکرا سوپاس بۆ خۆتوانیمانە کۆمەڵێک مۆڵەت بین لەم چەند ساڵی ڕابردووەم 34 ساڵە ئەوەی کردووە ئەو بازاڕەمان نوعانما تەثبیت کردووە و زۆرترین خەڵکتوانیێت ئێستا مستەفید بێ ئەوانەی کە شتێکی بەسیتیش ئیمکانیەتی هەیە بێتوانێت بێتە خاوەن خانوو کە زۆر کاتەمە خەونێک بوو بۆ گەنجێک بۆ کەسێک کە بتوانێت بێتە خاوەن خانوو بەدەر لەوەشە دواتر سێکتەری بازرگانیمان هەڵبژاردووە کۆمەڵی پرۆژاتی زۆر تایبەتمان جێبەجێ کردووە کە جێی دڵخۆشیە توانین بڵێن هاوشێوەی لە سلێمانی و لە هەولێریش نییەکەوە ئێمە زۆر کات چاو لەوان ئەەکەین لە بەڕووی پێشکەوتنی وەبەرهێنانەوە بە نمونی ئەوەی کە لەسەر جادەی شەخسی کەلار ئێستا کۆمەڵی پرۆژاتی بازرگانی مۆدێرن ئەەکەین زۆر تایبەتمەندی هەیە و زۆر جیاوازی چەکە دەرەکەوێت لەوە بەدەر لەوانەیەش ئێمە و پلانەی کە لەگەڵە ئەمانەوە ئیدامی بین و زۆری سەتەرکیزمان خستۆتە سەری لەم ماوەیە بۆ ساڵی داهاتوو سێکتەرەکانی پیشەسازیە کشت و کاڵیە لەگەڵ گەشت و گەشتیاری کە ئەم جێگەی ئێمە ئەوەی جێ دڵخۆشی ئێمە توانین وەکو حەڵقەی وەسڵ واین زۆر کات ئەوانەی کە گەشتیارن بۆ بەتایبەت بۆ سلێمانی و سەروی سلێمانیشەوە هەمووی بەسادەی کەلارە ئەڕۆن بۆ ئەوەی بەتایبەت لەم کاتەیە کە ئێمە جادەی کەلار سلێمانی تەواو بوو ئێستا بۆتە بە یەکێک لە جادە جوانەکانی کوردستان ئێمە وەکو وەبەرهێنا زۆر گەشت بینین بەو دۆخی وەبەرهێنانی تیادای لە ئێستا بە حکومیەوە ئەو پرۆژانەی کە باسم کرد لە ماوەکەمەیە کە توانوانە ئەنجامی بین ئەوەی جێ دڵخۆشی ئێمەشە چاوەڕوانی
ئەوواکەین لە 2030 پرۆژانە تەواوبێک نقطەی تەحولی تەواوی گەرمیان و بزاتی قەزای کەلارە بە حکومیەوەی کۆمەڵی پرۆژاتمان جێبەجێ کردووە لەسەر ڕۆکی ڕووباری سیروان کە پرۆژەکان میکسە هاوشێوەی نییە خۆی بینێتەوە لە گەشتیاری لەگەڵ شتە جێبوون و هەروها بازرگانی و تەندروستی و پەروەردەی هەموو جۆرەکانی تایە ئەوەی پلانی ئێمەشەکە ئێسەوەکو باسما کرد ئیشی لەسەرەکەن بە تایبەت ئەو زەویە زۆرە بەراوانەی کە هەمانە لە سنووری گەرمیانە کە بتوانین زۆرترین پرۆژاتی کشت و کاڵی تێ بکەین تەرکیزی زۆر مەخصوص سەر پرۆژەی پیشەسازی لەگەڵ ئەوەیە پرۆژە بازرگانیەکانمان نوعما بۆ ئێمە ئەتوانین بڵێم ئەکتیفایە زۆر مەبەستمان ئەو دوو پرۆژەیە هەم گەشتیاری کشت و کاڵی پیشەسازی وەڵاهی دڵنیام کەلار لە 10 ساڵی داهاتووە ناناسرێتەوە یعنی ئەمە قەناعەتێکە لەبەرەوە شارەکانی دەوروبەری قوداوە کەلار ئەمە واقعەکە ڕەنگە خەڵکی تر جاران شارەکانی ئەم دەوروبەرە لەبەرەوە لە حەز ناکەم لەبەر وشەی شارچێتی و چت باسیەوە بکەم ئەوان توانامرۆیەکانیان توانای سەرمایەکانیان بە قوترە ئیتر بە هەر هۆکارێک بوو ئەوان هین بوون ینی لە هەناوی کەلارە قودراون نەک قودبمە بەسم قودانی ئەوەنە بە قوتی خۆی ئەم ناوچە ناوچەیەکی گەشە سندووە لە بواری ئابوووریە و کاسبکاری تێهاتووە کاسبکاری ناوچەکانی تری تێهاتووە ئەم کاسبکارانە ناگەڕێنەوە مناڵیشیان کاسبکار دەرەچێ لەبەرەوە لەیرە ئەمێنەوە ئەبێتە سەرچاوەی دابینکردنی سەبەتێکی خۆراکی بۆم ناوچە وە شوێنێکی باشتر بۆ فێربوونی ئیش بۆ یەک کەلا لە 10 ساڵی داهاتووە کوڕی زیرەک بۆ داهاتی خۆی ئیشەکە و لەیرەش کەلار لە ناوچەکانی تر بە قوتە بێ بەڵام لەگەڵ ئەوەی شاهیوادارم کاسبکارەکانمان ئیشکەرەکانمان بە موەسسەی لە چوارچێوەی دەوڵەت ئیش بکرێ باشترە بێگومان گەرمیان وەکوتم ئێمە لە دوای ڕاپەڕینەوە لە ڕووی ژێرخانەوە ئەتوانین بڵێن لە سفرا بووە چەندی بۆ بکەی هێشتا کەمە بە حکومیەوەی گەرمیان و گەرمانەکان بە بەردەوامی لە شۆڕشەیەک لە دوایەکانی کووردا سوتەمەنی بووە حەقی ئەوەیان لەسەر هەم یەکێتی نیشتیمانی هەم حکوومەتی هەرێم هەیە کە ئاوڕی باشتری لێبداتەوە خزمەت گوزاریەکانی بۆ زیاتر بکە. گەرمیان لە ڕووی قوربانیدانەوە پێگەیەکی گەورەی لە کوردستان هەیە و ڕەمزی شەهیدان و ئەنفالکراوانە هەر بۆیە وێڕای ئەو پرۆژانەشی بۆی کراوە پلانی گەورە بۆ ناوچەکە هەیە کە بکرێت بە پێشکەوتوترین و ئاست بەرزترین شوێن لە ئاستی هەرێمی کوردستان و عێراق سەرەتای ئەم هەنگاوانەش شاهیدی ئەوەن داهاتووی گەرمیان ڕوونە.